هەرکوێیەکن سلااوان لێبێت ئەمڕۆ سێشەممە 9 تەموزی 2024 بە یارمەتی هاوکارانم لە ناوەندی هەواڵەکانی ڕادیۆ دەنگیگەل هەواڵەکانتان پێشکەش دەکەین. پارێزەرانی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان کە ماوەی زیاتر لە 39 مانگە ناتوانرێت هیچ زانیاریەک لەبارەیەوە وەربگیرێت داواکاریەکی نوێیان پێشکەش کرد. هەریەکە لە سۆزان ئاکپا، ئیبراهیم بیلمەز، عەمران ئەمەکچی و چەنگیز یوڕکلی لە پارێزەرانی نووسینگەی یاسایی سەدا بۆ ئەوەی بتوانن دیدار لەگەڵ ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان و هەروەها عومەر خەیری کونار و حاملی گلدرم و وەیسی ئاکتاش ئەنجام بدەن سەردانی هەریەک لە داواکاری گشتی کۆماری بورسا و بەڕێوەبەرایەتی زیندانی ئیمرالیان کرد. پەیوەندی ڕێبەر ئۆجەلان لەگەڵ جیهانی دەرەوە بە تەواوەتی پچراوە، هیچ وەڵامێکی داواکاری بۆ دیدار نادرێتەوە. هندێک جار دوای چەند مانگێک بە پارێزەران دەڵێن سزای دیسیپلینی هەیە. لە سێی ئایارەوە سزایەکی دیکەی قەدەغی ئەنجامدانی دیدار لەگەڵ پارێزەر و خانەوادەکەی بۆ ماوەی 6 مانگ بەسەر ڕێبەری گەلی کورد و زیندانیانی دیکەدا سەپێنراوە. لە ماوەی 8 ساڵی ڕابردوودا لاینی کەم 13 جار سزای قەدەغی ئەنجامدانی دیدار بەسەر ڕێبەر ئۆجەلاندا سەپێنراوە و هەر سزایەکیش بۆ ماوەی 6 مانگ بووە. هەر لەم بابەتەوە ئیبراهیم بیلمەز یەکێک لە پارێزەرانی ڕێبەری گەلی کورد دەربارەی پرسی گۆشەگیری و هەڵویستەکانی ڕێکخراوەی مافی مرۆڤی ئەمریکی سیپیتی ڕایگەیان ئێمە سەبارەت بە گۆشەگیری و ئەشکەنجەدانی مۆکلەکەمان داوامان لە دادگای مافی مرۆڤی ئوروپا کردووە، بەڵام ئەوە ماوەی 12 ساڵە وڵامی داواکاریەکانمان سەبارەت بە گۆشەگیری نەدراوەتەوە. لە 29 تەموزی 2022 داواکاریمان ئاراستەی لێژنەی مافی مرۆڤی نەتەوەی گرتووەکان کرد کە لە هەموو جیهاندا بەرپرسیارە. ئەم دامەزراوەیە لە 6 ئەیلولی 2022 داواکاری ئێمەی قبول کرد و داوای ڕێوشوێنی لە دەسەڵاتدارانی تورکیا کرد، بەڵام تورکیا ئەو داوایەی جێبەجێ نەکرد و تا ئێستاش دۆسیەی ئێمە لە لێژنەی مافی مرۆڤی نەتەوەی گرتووەکان بەردەوامە. پێمان وایە لێژنەی مافی مرۆڤی نەتەوەی گرتووەکان تورکیا شەرمەزار دەکات. هەروەها بەڕێز بیلمەزوتی ڕۆژی حەڤەی ئایاری 2024 داواکاریمان ئاراستەی چاودێرانی تایبەتی نەتەوەی گرتووەکان بۆ سەربەخۆی پارێزەران و دادوەران و ئەشکەنجەدان کرد و ئاماژەیان بەوەدا کە یەک لە مەرجەکانی گۆشەگیری لە ئیمرالی نەبوونی ئەشکەنجەیە بە پێچەوانەی بڕیارەکان بێدەنگی دەوڵەت و دامەزراوەکانی سەروی دەوڵەتان بە تەواوی پەیوەستە بە پرسی کوردەوە. ئێمە پێمان وایە مەرجەکانی گۆشەگیری بەڕێز ئۆجەلان و چارەسەری پرسی کورد لە یەکتر جیاواز نین. ڕێبەر ئۆجەلان لەلایەن گەلی کوردەوە وەک سەرکردە و ئەکتەرێکی گرنگ لە چارەسەرکردنی پرسی کووردا سیر دەکرێت. دەبێت بەڕوونی بگوترێ بەڕێز ئۆجەلان دەرفەتێکی گەورەیە هەم بۆ دەوڵەتی تورکیا و هەم بۆ گەلی تورکیا. هەر لەبەر ئەم هۆکارە کەمپینی ئازادی بۆ عەبدوڵڵا ئۆجەلان چارەسەری سیاسی بۆ کێشەی کورد زۆر گرنگە. تورکیا هیچ شانسێکی نییە گەر ئەم هەڵمەتە پشتگوێ بخات. هەروەها بیلمەز دەڵێت دیدگاکانی بەڕێز ئۆجەلان سەبارەت بە چارەسەری کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەم لە ئەوروپا و هەم لە جیهاندا باسی لێ دەکرێت. دەربارەی چاوپێکەوتنەکانی ئۆسلۆی نێوان بەرپرسانی دەوڵەت و پێکاکە بیلمەز ئەوەی بەبیرهێنایەوە لە دوای ساڵی 2012ەوە لەژێر قۆناغی چارەسەری ڕاستەوخۆ بەڕێز ئۆجەلان وەک مخاتب ناوبرا. ئەو لە بابەتی چارەسەری پرسی کووردا دڵسۆزی و هێزێکی زۆری هەیە. ئەگەر ڕێکخراوەکان و دەوڵەتیش بێدەنگ بن ڕایگشتی دیموکراتیک دەنگی بەرزەکاتەوە. هەروەها پارێزەر بیلمەز ئاماژە بەوە دەکات ئەگەر ئەم هەڵمەتانە بە توندی بەردەوام بێت لە ئایندەیەکی نزیکدا ئەنجامی ئەرێنی لێ دەردەکەوێت. سیاسەتمەدار توغبا حەزەر سەبارەت بە گۆشەگیری سەر ئیمرالی و ئەو هەڵمەتانەی لە هەموو جیهان ئەنجام دەدرێ ڕایگەیان ئامانجی سەرەکی تەسویەکردنە، بەڵام دەرکەوت کە ناتوانن تەفگەری ئازادی کورد تەسویە بکەن. توغبا حەزەر جەختی کردەوە بەهۆی بنبەستی چارەسەرەکان تورکیا کەوتووەتە دۆخێکی زۆر خراپەوە. دەسەڵاتیش داهاتووی خۆی نابینێت. لە شوێنێکدا کە قسەکەر بێدەنگ کراوە قسەکردن بێدەنگ کراوە مرۆڤ ناتوانێت باسی چارەسەری بکە. توغبا حەسەر هەروەها ئاماژەی بەوە کرد ئەگەر پرۆسەکە بە گفتوگۆکردن لەگەڵ ڕێبەراپۆ بەردەوام بوایەت دەگەیشتە ئامانجی خۆی و تورکیاش نەدەگەیشتە دۆخێکی وەک ئێستا. تا ئەو کاتەی گۆشەگیری لە ئیمرالی لا نەبرێت و ڕێبەر ئاپۆ لە ڕووی جەستەیەوە ئازاد نەکرێت کێشەکان چارەسەر نابن. تا ئەو ڕاستیە بەدینەیەت تورکیا هێمن نابێت و ناتوانێت کێشە و قەیرانەکانی چارەسەر بکات.
بەڵێ بەڕێزان ڕاستەوخۆ دەچینە لای هاوکارمان ڕۆژنامەنووس عەگی سیروان لەسەر دۆخی ئێستای باشووری کوردستان و مەترسی هێرشەکانی دەوڵەتی تورک و هەروەها چالاکیەکانی هێزەکانی گەریلا لە هەرێمەکانی پاراستنی میدیا دوایین زانیاریەکانمان پێدەدات. ئێوە بیسەرانی خۆشەویستان باش بە تایبەتی لە 5 ینی لە 30 حەزیرانەوە هەتا دوێنێ هێندێک زانیاری چالاکی گەریلا هەن بە تایبەت لە ڕۆژاوای زاپۆ دەست پێ بکەین لە گردی FM هێزەکانی گەریلا چەند چالاکیان ئەنجام داوە هەمان کات لە گردی جوودی هێزەکانی گەریلا لەسەر سەربازانی داگیرکەر لە کاتژمێری جیاواز ناو ڕۆژ لە ناو شەودا چەند جار بەچەکی گران چالاکیان سەدایکەران ئەنجامدا هەمان کات لە گردی جوودی درۆنێکی سوپای تورکی دایکە لە هێزەکانی گەریلاوە خستراوەتە خوارەوە لە هەمان کاتدا ئەو دایکەرانیان هەوێ لەوێ سەنگە دروستکەن و جێ خۆیان دروستکەندی سازەکانی گەریلا گورزیان لەم دایکەرانش داوە لە گردی ئامەدەش بە هەمان شێوەیە هێزەکانی گەریلا چەند جار بە چەکی قورس و بە شێوازی سابوتاژ و بە سوێقەست هێزەکانی دایکەریان کردوتە ئامانج و لە سەربازانی داگیرکەریان داوە لە گردی بەهار هەندێک سوپای تورک داگیرکەر دەیهەوێت کە زۆرتر جێ خۆی دروستکە و دەیهەوێت کە بە چەکی قەدەغەکرا و هێرش بێنێت و لەو شوێنە دارستانی و شوێنە لەناوە بەدیانی دارەکان ئەبڕێت ئەم داگیرکەرانە کاتێک دەکەونە جومجۆڵەوە هێزەکانی گەریلا ئەزانین کە بەردەوام لە چاودێریدانوە لەو شوێنانن لە گردی بەهار هێزەکانی داگیرکەر چەند جار لەلایەن هێزەکانی گەریلا و چالاکیان لەسەر ئەنجامدرا و لێرە هێزەکانی داگیرکەر ئەو حرەکەت و جومجۆڵی کە هەیەە مەجبور بوون کە بێستن لە جێخواندا و بەرەو پێشەوە نەیەن هێزەکانی گەریلا بە هەمان کاتدا لە هەرێمی خواکوورک لە گردی کۆردینە چالاکییان لەسەر سوپای تورکی داگیرکەر ئەنجامداوە لێرە مۆبەسەیەک یانی کامێرایەکی جۆری مۆبەسە لەلایەن هێزەکانی گەریلاوە ڕوخێندراوە لە هەفتاین هەروەها لە هەرێمی کانیبیە هێزەکانی گەریلا لە 30 حەزیران و 5 ئەم مانگەدا لەسەر هێزەکانی داگیرکەر دیسا چالاکیان ئەنجامداوە لە هەمان کاتدا سوپای تورکی داگیرکەر ینی لە بەرامبەر هەموو بەرخۆدانی گەریلا کە بێچارەما و ناتوانێت بەرەو پێشەوە بێت لە مەتینا و لە ڕۆژاوای زاب و لە هەمان کاتدا لە هەموو هەرێمەکانی پاراستنی مەدیە دیسانەوە بە هێرشی هەوایی هێناوەتە سەر هەموو ناوچەکانی پاراستنی مەدیە هەر لە دوێنێشەوە هەتا ئەمڕۆ ئەم هێرشانە بەردەوامیان کردووە ئەم زانیاریانە لە دوانەکەی ئەمڕۆ هەپەگەشدا باسی کراوە بەس بابەتێکە کە باسی بکرێت بە تایبەتی هێرشەکانی سوپای تورکیا بۆ سەر ناوچەکانی پاراستنی مەدیا بۆ سەر خەڵکی مەدەنی بەردەوامەوە لە هەمان کاتدا هەم یارمەتیەکانی پارتی دموکراتی کوردستان بۆ ئەم داگیرکاریە هێشتاش ینی ڕایان نەوەستاندووە سەر ڕایەوەی کە ناڕەزایەتێکی زۆر هەیە لە بەرامبەر ئەم خیانەتەی پارتی دموکراتی کوردستان باش هێشتاش لەم هەرێمانە وەزەکە بە هەمان شێوەیە ینی سووتاندنی دارستانەکان سووتاندنی باغ و باخچەی خەڵکی ئەو هەرێمە زەویەکانی ئەو خەڵکی ئەو ناوچانە هێشتاش سوپای تورک لەم کردارانەی بەردەوامیەکەت ینی سوپای تورک وەکو وتمان ئەی هەوێ خەڵک لەم شوێنە ئەم شوێنە خاڵی بکات و بەڕاحەتی دەیهەوێت کە لەم شوێنە جێی خۆی دروست بکات و بەڕاستی شتێک کە جێگەی ئەوەیە کە مرۆڤ باسی بکات و ناڕەزایەتی نیشان بدات ئەو یارمەتیە کە پارتی دموکراتی کوردستانی دەات چاو لێ بکەن لە هەرێمێک وەکو ئامێدیە وەکو شوێنێکی ئەگەر وا پێناسە بکەین ئەوانەی کە خۆیان بە کورد دەزانن بەڕاستی وەکو ناوچەیەک یا شوێنەوارێکی کوردی کۆنی کوردان کە لە مادەکانەوە هاتووە لەو ناوەکەشی لێوە گرتووە شوێنێکی وە ئەمڕۆ بۆتە جێگای قوڵترین خیانەتێک بۆتە جێگای ئەوەی کە بۆتە جێگای خۆفرۆشی بۆتە جێگای داگیرکەری و ینی ئەمە وەزێکی زۆر ینی ناخۆشە بەڕاستی لە ئێستادا هەرمی ئامەدیە وەزێکی بەم شێوەی هەیە لە ناوەندی ئامەدیەوە لە بنکەکانی پارتی دموکراتی کوردستانەوە لە خاڵی پشکنین و ئەمانە هەمووانە سوپای داگیرکەر سەربازانی داگیرکەر زۆر بەڕاحەتی لە هاتوون چوویندان خەریکی گواستنەوەی هێزن بۆ ئەو ناوچانە لە ڕێگای زەویەوە ئەمە زانین ئەو شوێنانەی کە گەریلایەتیان وەک گردی جوودی و گردی FM و گردی ئامەدیە
نییە ئەم شوێنە سوپای تورک نەیەوێرەکە بە ڕێگەی عەرزەوە وەرێ ئەلان زۆر بەڕاحەتی بە ماشێن و بە ئۆتۆمبیلی زرێپۆش و بە حەفارە و دەکەونە ڕێ دێن یعنی ئەمە بەڕاستی وەزێکی زۆر خراپە و پێویستە لە بەرامبەرەمە ڕاستی هەڵوێستێکە بێ خەڵکی ئەو هەرێمە هەرچەند دەنگی خۆیان دەرەبڕن ئەوەی کە دەنگیشی دەرببڕێ ئەوەی کە ناڕەزادنیشەمدا دیسانەوە لەلایەن پەدەکەوە لە بنایان بنە ماڵی بارزانیەوە سەرکوت دەکرێت دەخرێتە زیندانەوە ناڵن کە دەنگی دەربڕێ ینی وەزعی بەم شێوەیە هەیە وەکو وتم ئەمە ئەم وەزعی کە ئێستا هەیە ئەم بارودۆخەی خاکی باشووری کوردستان پارتی دموکراتی کوردستان هۆکاری پارتی دموکراتی کوردستانە هۆکاری بنەماڵی بارزانیە ئەو یارمەتی کە ئەوانن کە ئیدەن بە داگیرکاری ینی ئێمە ڕێ لەوە بگرین بەڕاستی کە هەرێمێکی وەک بادینان جێک شوێنێکی وەکو ناوچەی ئامەدەیە وەکو دوهۆک و دێرەلۆک و ئەم شوێنانە بێتە جێگای داگیرکاری بێتە جێگای سوپای تورکی داگیرکەروە ڕێ لەم داگیرکاریە بگرین بە تایبەت وەزعی بەم شێوەیە لە هەمان کەدا لە باکووری کوردستان زانیاریە و هەنکە هێرشەکان بەردەوامن سوپای تورکی داگیرکار ئۆپەراسیۆنەکانی لەسەر هێزەکانی گەریلا بەردەوامەکات ئەزانین ئەمساڵ بە هەزاران هەزار ئۆپەراسیۆن ئەنجامدا و وا دیاریەکەن ئەوان بخۆیان وایە نیشانەدەن کە ئەم ئۆپەراسیۆنانە هەموو سەرکەوتن و هەموو ئەنجامگرن و هەموو کۆتایی پێهاتوون بەم شێوەیە نیە لەم 10,000 ئۆپەراسیۆنی کە ئەم ساڵ ئەنجامیان داوە لەوانەیە سێ چوارێک لەگەڵ هەندێک گەریلا شەڕ و پەیوەند دروست بوو بێت ئەمانە هەندێک بڕایگشتی بڵاوکراونەتەوە بەس ئەوانەی دیکە هەموو لەلایەن هێزەکانی گەریلاوە پوچ کراونەتەوە هێزەکانی گەریلا بەردەوام ئەو شوێنەی کە توانیویانە گورزی گرنیان لە سەربازان دایکرداوە هێشتا ئەم وەزعە لە باکووری کوردستان بەردەوامە وەک دوایین زانیاریەکان لە هەرێمەکانی پاراستنی مەدیا و باکووری کوردستان ئەمانە لەبەردەستمان ناوەندی ڕاگەیاندن و چاپەمەنی هێزەکانی پاراستنی گەل هەپەگە لەبارەی هێرشە داگیرکاریەکانی دەوڵەتی تورک و بەکارهێنانی چەکی قەدەغەکراوی کیمیاوی لە دژی گەریلاکانی ئازادی ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە لە ڕاگەیاندراوەکەی هەپەگە هاتووە لە 21 چالاکی گەریلاکانی هێژاستار و هەپەگەدا لە ڕۆژانی 30 حوزەیران تا 8 تەمموز لە گۆڕەپانەکانی بەرخۆدانی گردی FM گردی جوودی و ئامێدی و گردی بەهار و گۆڕەپانی بەرخۆدانی سەرگەلی لە هەرێمی شەهید دەلیلی ڕۆژاوای زاب لە گردی کوردینەی لە هەرێمی خواکۆرک و لە گۆڕەپانی کانیبی لە هەرێمی هەفتانین چەندین هەوڵی دەوڵەتی تورک بۆ هێرش هەڵوەشێنراوەتەوە و سنگەرێک و کامێرایەکی چاودێڕی لە ناو براون هەپەگە ئەوەی خستە ڕوو حوتی حوزەیران تۆنیلەکانی گەریلا لە گۆڕەپانی بەرخودانی گردی FM لە هەرێمی شەهید دەلیلی ڕۆژاوای زاب بە چەکی قەدەغەکراوە بردومان کراوە هەروەها ڕۆژەکانی 7 و 8 تەمموز لە هەرێمی خواکورک گۆڕەپانەکانی شەید شەریف خنێرەی سەر و کەندە کۆڵا لە هەرێمی گارە گۆڕەپانەکانی چەمرۆ بۆتکێ یەکماڵ دێرش سپێندار خێری دەشتی کافیا لە هەرێمی مەتینا گۆڕەپانەکانی بەرخۆدانی شیلاتزە و بێشلی و دەرگەلێ لە هەرێمی شەهید دەلیلی ڕۆژاوای زاب گۆڕەپانی بەرخۆدانی شاخی بەهار بە گشتی 20 جار بە فڕۆکەی شار بردومان کراون لە ڕۆژانی 7 و 8 تەمموز لە هەرێمی شەهید دەلیلی ڕۆژاوای زاب گۆڕەپانی بەرخۆدانی شاخی بەهار و هەرێمی مەتینا گۆڕەپانی بەرخۆدانی سەری مەتینا بە هەلیکۆپتەری هێرشبەر بردومان کراون. هەروەها ناوەندی پەیوەندی و چاپەمەنی هەپەگە سەبارەت بە ناسنامەی دوو گەریلای شەهید ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە هەپەگە ڕایگەیان جانفیدا سوورو و جانفیدا عەفرین لە 4 تەمموز لە ناوچەی بەرخۆدانی سەرگەل شەهید بوون سەبارەت بە ناسنامە و قارەمانێتی شەهیدان هەپەگە جەختی کردەوە بەرخۆدانێکی گەورە لە دژی هێرشە داگیرکاریەکان لە ناوچەکانی پاراستنی میدیا ئەنجام دەدرێت تەلارسازەکانی ئەم بەرخۆدانە مێژوویە جانفیدا سوورو و جانفیدا عەفرین هەموو ساتەکانی ژیانیان بە خۆڕاگری بەسەر برد بۆ ئازادی گەلەکان خۆیان کردە قوربانی دوژمن و سەلماندیان کە هەرگیز ڕێگە بە خیانەت و داگیرکاری نادەن ئەوان هێڵی تێکۆشانی لاوانی کوردستانیان بە تێکۆشەرانی ئاپۆیی پێناسە کرد سەرەتا پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵی خۆشەویستی هەواڵانمان و سەرجەم نیشتمان پەروەرانەی کوردستان دەکەین هەپەگا دەڵێ بەڵێن دەدەین ئەو خەباتانەی لە پێناویدا خەباتیان کرد سەر بکەوێت و شایستەی ئەوان بێت هەپەگا ناسنامەی
شەهیدەکانی بەم شێوەیە ئاشکرا کردووە. ئیدریس چنار ناسراو بە جانفیدا سوورو لە 4 تەمموزی 2024 ببورن لە شاری ئیلح لەدایک بووە و لە 4 تەمموزی 2024 لە شاری زاب شەهید بووە. هەروەها محەممەد ئەکرەم شێخۆ ناسراو بە جانفیدا عفرین لە شاری عفرین لەدایک بووە و لە 4 تەمموزی 2024 لە شاری زاب شەهید بووە. سعدی ئەحمەد پیرە وتەبێژی یەنەکە لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیدا هەڵویستی حیزبەکەی سەبارەت بە هێرشەکانی دەوڵەتی تورک بۆ سەرهەرێمی کوردستان خستە ڕوو. وتەبێژی یەنەکە ڕایگەیان هێرشەکانی تورکیا بۆ سەرهەرێمی کوردستان پێشلکردنی سەروەری خاکی هەرێمی کوردستان و عێراقا. لە بەشێکی دیکەی قسەکانیدا ئەحمەد پیرە باسی لەوە کرد بژاردەی شەڕ چارەسەری کێشەکان ناکات. جێگای ئاماژەیە لە چەند ڕۆژی ڕابردوودا سعدی ئەحمەد پیرە وتەبێژی یەنەکە ڕایگەیان دەوڵەتی تورک 300 چەتەی داعشی هێناوەتە سنووری دهۆک و لەوێ جێگیری کردوون. بەڵێ بەڕێزان لەسەر هێڵی تەلەفۆن بەڕێز شادیار ڕۆژنامەنووس لە باشووری کوردستانەوە لەگەڵمانە. بەڕێز شادیار ئەگەر لەوێەوە دەست پێ بکەین دۆخی ئێستای باشووری کوردستان و مەترسی هێرشەکانی دەوڵەتی تورک لە چ ئاستێکدایە؟ بەڵێ سڵاوم کاتتان باش وادارم بەگەم بە باشم کاتەوە زۆر سپاس. بەڵێ لە ئێستادا بێگومان بەهۆی ئەوەی کە لای هەمووان ڕوونە دەوڵەتی داگیرکەری تورکیا لەشکرکێشی و هەروەها داگیرکاریەکانی لە باشووری کوردستان و بە تایبەت لە هەرێمی بادینان ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر بەرفراوانترەکە بە گوێرەی تەواوی و ئامارانی کە خراونەتە ڕوو بە سەدان جار لە ماوەی دە ڕۆژی ڕابردوودا تۆڵبارانی هەرێمی بادینان کراوە لەلایەن دەوڵەتی داگیرکەری تورکیاوە بە تایبەتی لە ئاکرێ لە ئامێدی و هەروەها بە سەدان گوندی هەرێمی بادینان ئێستا لەژێر کۆنتترۆلی یاخود بابلین لەژێر داگیرکاری دەوڵەتی داگیرکەری تورکیادایە لەبەرەوەی کە دەوڵەتی داگیرکەری تورکیا بە سەدان تانک و زرێپۆش و سەربازی هێناوەتە ناو ئەو گوندانەوە و هەروەها بازگەی داناوە داوای ناسنامە لە هاوڵاتیان دەکات و هەروەها تەواوی کۆنتترۆلی ئەو ناوچەی گرتوتە ئەستۆی خۆی ئەستۆی داگیرکاریەکانی خۆی وهروە لەم ڕۆدا بینیمان کە لەو ناوچانە فڕۆکەکانی هلیکۆپتەرەکانی دەوڵەتی داگیرکەری تورکیا بەڕوونی لە ناوچانە دەسوڕانەوە و چاودێری ئەو ناوچانە دەکەن و تەنانەت ئێستا بە جۆرێک دۆخەکە ترسناک بووە کە نەوەک تەنها هەرێمی بادینان بەڵکو لە ناوچەی برادۆستیش لە دەوروبەری ناوچەی سۆران بە هەمان شێوە سەدان تانک و زرێپۆشی دیکەی دەوڵەتی داگیرکەری تورکیا سنوورەکانیان بەزاندووە هاتوونەتە ناوخاکی باشووری کوردستانەوە و بردومانەکانیش بۆ سەر هەرێمەکانی پاراستنی مەدیا بەردەوامەتە بە گوێرەی ڕاگەاندراوی هەپەکە تەنها لەم ڕۆدا زیاتر لە 20 جار بردومانی هەرێمەکانی پاراستنی مەدیا کراوە ببورە لە ڕۆژانی ڕابردوودا تاکو ئەمڕۆ. تەواوی ئەم دۆخەش دەرخەری ئەوەیە کە لە ئێستادا دۆخی باشووری کوردستان بە دۆخێکی مەترسیدارە تێپەڕ دەبێت بە دۆخێکی مەترسیدارە دەرباز دەبێت ڕاستیەکەی چونکە دەوڵەتی داگیرکەری تورکیا ئەگەر بەم شێوازە بەردەوام بێت لە لەشکرکێشیەکانی و لە بەرامبەردا حکوومەتی عراقی و حکوومەتی هەرێمیش بە تایبەتی بەهۆی کەمبووی ماڵباتی بارزانیەوە لەم جۆرە پیلانگیێڕەدان بەڕاستی لەگەڵ دەوڵەتی داگیرکەری تورکیایە چونکە تاسێکی هەڵوێستێکیان نەبووە بێدەنگیان هەڵبژاردووە بۆیە چاڕوان دەکرێت کە بەڵێ بەڕێز شادیار بەڕای ئێوە هۆکاری ئەم بێدەنگیانە چییە؟ یعنی زانیارەکان ئەوانەڵێن کە ئەو هێرشانە ئەکرێت خەڵکیش ئەوە دەزانێت بەڵام هۆکاری ئەو بێدەنگیە لەلایەن هەم حکوومەتی عێراقەوە هەم بڵێن پەدەکە و تا حدێکیش یەکێتی ئێوە بەچی پێناسە دەکەن چۆنی دەبینن چۆنی لێک دەدەنەوە؟ بەڵێ ڕاستی ئەمنەوێت وەڵامی و پرسیارە ببەسمەوە بە ئەو گۆشەگیریە توندەی کێسە لە ئیمراڵی هەیە کە زیاتر لە 40 مانگە هیچ هەواڵ و زانیاری دەربارەی ڕێبەراک و نازانرێ ئەمەش دەرخەری ئەوەیە گۆشەگیری ئیمراڵی ڕووداوێکی ئاسایی نییە واتا تەنها ڕووداوێک نییە کە دەوڵەتی داگیرکەری تورکیا سەپاند بێتی بەڵکو پیلانگیێڕێکی دیکە لە بەرامبەر گەلی کوردان لە ئێستا ئەگەر سەرنج بین
ماوەی بە درێژایی ئەو چل مانگەی کە گۆشەگیری تون لەسەر ئیمراڵی هەیە دەوڵەتی داگیرکەری تورکیا لەگەڵ حکوومەتی عراقی لەگەڵ ڕژێمی ئێران لەگەڵ هێزە نێودەوڵەتیەکان هێزە هەرێمیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وڵاتانی عەرەبی بەردەوام لە گفتوگۆیە بوو بەردەوام لە کۆبوونەوە لە ئامادەکاریە بۆ ئەوەی کە هێرشێکی بەرفراوانی وەکو ئەم هێرشەی ئێستا بکاتە سەر باشووری کوردستان و بەرداوامی بە داگیرکاریەکانیدا لە دوای سەردانەکەی ئەردۆغان بۆ بەغدا زۆرێک لە میدیاکان بە گوێرە و زانیارە ڕۆژنامە نووسیانی کە هەبوو تەنانەت بە گوێرەی ڕاگەیاندراوی فەرمی دوای کۆبوونەوەکانی ئەردۆغان لەگەڵ بەرپرسانی عراقی ئەوە خرار و کە ئەردۆغان نەیتوانیوە ئەوەی کە خۆی ئێوێ بەدەستی بێنێ بەڵام ئەگەرچی بەداخەوە مەجێی داخە کامە ئەڵین بەڵام توانیوێتی کە جۆرێک لە ڕەزامەندی جۆرێک لە گڵۆپی سەوز بۆ داگیرکاریەکانی خۆی بۆ لەشکرکێشەکانی خۆی بۆ ناوخاکی باشووری کوردستان بەدەست بێنێت چونکە لە ئێستادا بێدەنگی حکوومەتی عراقی و حکوومەتی بێگومان حکوومەتی هەرێم دیارە کە ئێمە هەر ناتوانین حکوومەتی هەرێمە ببڵین حکوومەتی پەدەکە دیارە کە پەدەکە مێژووی ئەم بنەماڵەیە و هەروەها هەماهەنگیەکانیان لەگەڵ دەوڵەتی داگیرکەری تورکیا و خیانەتەکانیان ڕوونە پێویست ناکات لێرە دووبارە ئاماژەی پێ بدەینەوە کەوان هەمیشە داردەستی ینی بە ئامڕازێکی دەستی دەوڵەتی داگیرکەری تورکیا بوون بۆ ئەوەی کە داگیرکاریەکان فراوانتر لە باشووری کوردستانە بەڵام بەداخەوەی کە جێی داخە ئەم جارە بە گوێرەی و زانیارانی کە تا ئێستا هەیە ئەنی حکوومەتی عراقیش بە هەمان شێوە ڕەزامەند بووە کە لەوەی کە بەشێک بێ لەم پیلانگیێڕی دەوڵەتی داگیرکەری تورکیا و بێدەنگیەکەشیان بە هەمان شێوە هەر بۆ وەڵامی ئەو پرسیارە بێدەنگەکەش ڕاگەڕێتەوە بۆ ئەوەی کە لە ئێستادا ئەبینین کە بەڕوونی ئەم بێدەنگیە واتە ڕەزامەندی دەربڕین لەسەر داگیرکاریەکانی دەوڵەتی تورکیا و هاوکات بەشداربوونیشە لەو پیلانگیێڕی کە واتە بوون بە بەشێکە لەو پیلانگیێڕێکی ئێستا ئەو داگیرکاریەکی ئێستا دەوڵەتی تورکیا لە بەرامبەر باشووری کوردستانە جێبەجێ دەکات جایتر ئایا لە پشتی ئەمەوە کۆمەڵ ڕێککەوتنی دیکەی ئابووری بەرژەوەندی خوازی و سەرمایه‌داری کە بێگومان هەیە و هەروەها ئەکرێت ئەمە کارتێکی فشاریش بێ کە دەوڵەتی تورکیا لە بەرامبەر عێراقیشا بە هەمان شێوە بەکاری بێنێ بۆ دەستخستنی بەرژەوەندی زیاتر بەرژەوەندی فاشیستەکانی ئەو دەوڵەتە و بێدەنگیەکەش بە شێوەیەکی گشتی هۆکارەکەی ئەوەیە کە بەداخەوە ئەم جارە حکوومەتی عراقی و حکوومەتی هەرێم بە فەرمی ڕەزامەندیان ینی بە فەرمی بە نافەرمی با بڵێن ڕەزامەندیان دەربڕیوە بۆ ئەوەی کە دەوڵەتی تورکیا ئەم داگیرکارانی ناو خاکی باشووری کوردستان ئەنجام دا ینی پێتان وایە ئەو ڕادەستکردنەوەی خاکە لەلایەن پەدەکەوە شتێکی پێناسەکراوە و بۆی ینی بۆی گرنگیە کە بەشێک لە تورکیا بێ یاخۆت بە حکوومەتی هەرێمی کوردستان بناسرێت بەڵێ بێگومان لە ڕۆژانی ڕابردوودا هەم کاربەدەستانی پەدەکەوە تەنان وەزیری ناوخۆی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمی ژانی بەڕوونی ئاماژیان بەوەداوە کە ئەوان لە بەرامبەر دەوڵەتی تورکیا هیچیان پێ ناکرێ و ئەمە لەسەر زاری خۆیان ئاماژیان بەمەداوە بەڵام ئەگەر تەنانەت دەسەڵاتیشیان نەهەبێت کە شتێ بکەن ئەوە بەڕاستی ئەمان خۆیان ناخوازن کە لە بەرامبەر دەوڵەتی داگیرکەری تورکیا هەڵوێستێک بنێن چونکە بەداخەوە هەم سەرانی پەدەکە و بەرپرسانی وەسەرانی ماڵباتی بارزانیش بەڕوونی ئەویان دەرخستۆ کە ئەوان دژی تەفگەری ئازادی کوردستانن و لە دژی هەموو جۆرە خەبات و تێکۆشانێکی پەکەکەن لە ئێستادا کە ئەمەش هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەم بنەماڵەیە و ئەمە حەزبێکی و بنەماڵەیەکی بەرژەوەندی خوازە لە پێناو بەرژەوەندیەکانی خۆیدا ئامادەیە هەموو جۆرە مەترسێک ڕوبەڕووی خاک و نیشتیمان و میلەتەکەی خۆی بکاتەوە هیچ بەرژەوەندێکی نیشتیمان پەروەری لە ئەستۆ ناگرێت ینی بۆ نمونە ئێستا لای پەدەکە و لای سەرانی ماڵباتی بارزانی کارکردن هاوکاریکردن پشتیوانیکردن تەنانەت هاوسۆزیەکیش بۆ پەکەکە بریتە لە تێکدانی ئاسایشی نیشتیمانی لە کاتێکە بە ڕۆژی ڕووناگەسە بینین کە بادینان لەو دۆخە ترسناکەیەتی کە ڕۆژ بە ڕۆژ زیاتر ڕوبەڕووی مەترسیە بێتەوە لە کاتێکا پەکەکە هێزێکی کوردیە هێزێکی پشتگەی لە مرۆڤایەتیەکە و هاوکات لە ئێستادا بۆ سەقامگیرکردنی دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە بەرامبەر زلهێزەکانی جیهانە ئەم خەبات و تێکۆشانی تەفگەری ئازادی توانیوێتی ژیانێک بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بهێڵێتەوە بەڵامیتر بەداخەوە بۆ یە پیلانگەرانەوە دیارە دۆخی هەم ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەم باشووری کوردستانیش لە بەردەم مەترسێکی جدیدە بەداخەوە کات کەمە و پرسیاریش زۆرە هیوادارم لە کاتێکی گونجاوە بتوانین دیسان تەلەفۆنت لەگەڵ وەرگرینەوە و بتوانین لەسەر بژارەکان بدوێن سپاس بۆ ئێوە سپاس بۆ ئامادە بەهۆی بردومانەکانی دەوڵەتی داگیرکەری تورکەوە ئاگەر لە بەروبوومی کشتتوکاڵی هەرسێ گوندی بەرەکی گەوهەرزی و گڕکاشێ لە سنووری شارۆچکەی ئامەدی سەر بە پارێزگای دوهۆ کەوتەوە ئەمڕۆ وەک هاوڵاتیانی گوندنشینەکان دەڵێن نزیکەی
30 بۆ 40 دۆنم بەر بۆمان سوتاوە و هاوکات کۆمەڵێک زیانی دیکە بەرموڵک و ماڵیان گەیشتووە و لەوانەش سووتانی کەرەستە کشت و کاڵیەکانیانن. هەروەها خەڵکێکە باسییان لەوە کردووە سەرچاوی ئاودێری گوندەکەیان زیانیان بەرکەوتووە. جێگای ئاماژەیە دەوڵەتی تورک 162 گوندی لە پارێزگای دوهۆک بە خەڵک چۆڵ کردووە و ڕۆژانە بردومانی چیای گارە و مەتینا لە سنووری شارۆچکەی ئامێدی لە پارێزگای دوهۆک دەکا. پاش ئەوەی مەسرور بارزانی بە هاوڵاتیانی وت کەرامەت لە موچەدانە کەرامەت لە خاکدایە، ئامەد پیران چاکلاکوانی بادینان لە گرتە ڤیدیۆیەکدا پەیامێک ئاراستەی مەسرور بارزانی سەرۆکی ماوە بەسەرچووی حکوومەتی هەرێمی کوردستان دەکات و دەڵێ مەسرور بارزانی ویستی خەڵکی هەرێمی کوردستان فێری کەرامەت بکە کە کەرامەت لە موچەدانیە و خاک کەرامەتە، بەڵام خۆت نەتوانیوە ئەو خاکە بپارێزیت کە ناوی لێ دەنێیت کەرامەت کەواتە کەرامەت نەپارێزراوە. جێی ئاماژەیە بە چاوساخی پارتی و دەوڵەتی تورکیا 75% ناوچەی دوهۆک داگیر کراوە. مەسرور بارزانی ویستی خەڵکی هەرێمی کوردستان فێرە کەرامەت بگا کە کەرامەت لە موچەدانیە. باشە گریمان سەرۆکی حکوومەت کەرامەت لە موچەدانیە ئەو شتەی جەنابەت خۆت ئیدعای بۆ دەکەی کە کەرامەت لە خاکدایە. باشە جەنابەت نەتوانیوە ئەو خاکە بپارێزی کە ناوی لێدەنەی کەرامەت کەواتە کەرامەت نەپارێزراوە. باشە لەلایەن جەنابتانەوە فەرمونون ئەو کەرامەتە بگەڕێنەوە. جەنابەت دەزانی ئێستا بەڕابەتی جەنابەت بە چاوساخی ئەم پارتەیەوە ینی سەرکردایەتی لێ دەکەن. تورکیا قەول وایە 75% دەڤەری دوهۆک داگیر بکە. دەزانی هەژمونی تورکیا ئەمڕۆکە لە هەرێمی کوردستاندا هەر لە زاویتەکە دەرباز دەبی حتا دەگەیە گوندی بارزان کە گوندەکەی جەنابی خۆتە، باشە گوندی بابووباپیرانی خۆتە. تورکیا هەژمونی ئەوهای بەسەرە ینی کوڕک تەلیکۆم بەڕاستەوخۆ دەڵێ بە خێراتی بۆ نێوخاکی دەوڵەتی تورکیاوە. باشە ئەرێمە کەرامەتمان لەدەست نەدا بەم شێوەیە جەناب فەرموو ئەو کەرامەتەمان بۆ بگەڕێنەوە. باقی ئێستا گوندی گوهەرزێ لە ناوەندی گوندی گوهەرزێ تۆڵباران دەکرێت. جەنابی سەرۆکی حکوومەت مەسرور بارزانی ئاخرا و کەرامەتە لە چێن دەرە بۆ نایە باسی ئەو کەرامەتەمان بۆ بکەی، بۆ نایە ئەو کەرامەتەمان بۆ بگەڕێنیەوە. هەرێ لە گوندی بەرچی لە گوندی گوهەرزێ لە منتیقەی ئامێدی و شیرازێ هەمووی بگرە، لە دەڤەری بەرواری باڵا بگرە، لە گوندی باپیرێ بگرە، ئێستا هەموو بازگەی تورکیای لێیە. باشە بەرنامەی تورکیا وایە 75% ئەم دەڤەری دوهۆک داگیر بکە، چۆن ئێوە لە کاتێکدا دێن بۆ خەڵکی دەڵێن کەرامەت لە موچەدان نییە، کەرامەت لە خاکدایە. چالاکیەکان بە مەبەستی خاوەنداری لە ڕێبەریگەلی کورد عەبدوڵاو جەلان و ڕێزگرتن لە شەهیدانی تەفگەری ئازادی کوردستان لە هەموو شار و ناوچەکان بەردەوامە. گەنجانی ئاپۆی لە مەریوان و ژاوەرۆ لە شاری مەریوانی ڕۆژهەڵاتی کوردستان لە ساڵیادی شەهید زیلان پەپولە چالاکیان ئەنجامدا. گەنجانی شۆڕشگێری مەریوان بە بڵاوکردنەوەی برۆشۆر و پۆستەر و ئاڵای تەفگەری ئازادی کوردستان و هەروەها ئاڵای کۆمەڵگەی ژنانی ڕۆژهەڵاتی کوردستان کەژار یادی شەهید زیلان پەپولەیان بەرزڕاگرت. بە گوێرەی هەواڵێکی کۆمەڵی مافی مرۆڤی کوردستان ڕۆژی دووشەممە لە ناوچەی سنووری برۆێشکانی لە بانا هێزەکانی دەوڵەت تەقیان لە کۆمەڵێک هاوڵاتی و کاسبکار کردووە و بەهۆیەوە نەوید حەسەنی تەمەن 22 ساڵ بریندار بووە. هەر دوێنە لە ناوچەی سنووری هەنگەژاڵی بانا هێزەکانی دەوڵەت تەقیان لە کۆمەڵێک کۆڵبەر کردووە، بەهۆیە و کۆڵبەرێک بە ناوی ڕێبوار ڕەشیدی فیشەکی بەرکەوتووە. لە راپۆرتێکی دیکەدا لە ناوچەی سنووری نەوسود لە پارێزگای کرماشان هێزەکانی دەوڵەت تەقیان لە ژمارەیە کۆڵبەر کردووە و بەهۆیەوە کۆڵبەرێک بە ناوی ئەیوب محەممەدی کوژراوە و 6 کۆڵبەری دیکەش بریندار بوون. هەواڵەکانمان پێشکەشکردن بە ڕێزان بمێننەوە لە خۆشیدا. اندام کمیته ریوبر PKK دوران کالکان بو میوان برنامه تایبت یا مدیا haber.
دوران کالکان در برنامه ده تجرید لسر ریبر آپو تکوشین لدیجی تجرید برخودان گریلا یا جزابی حتی درسمی لدیجی دولت ترک آداگر کرد افکاری پدکی آب دولت ترک را و سالبگر چلمین یا چالکیا روژیا مرینی یا چارده دیرمه نرخاند. برنامه تایبت ایرو به دما کردستان ساعت 17:40 در رادیویا دنگی گلده.